ئیمارات شارێکی تر بنیاد دەنێ. ئیمارات بەردەوامە لە کارە سەرسوڕهێنەرەکانی دەزانن بۆ چونکە ڕەنگە خاوەنی سەرکردەیەک بن دز و گەندەڵ نەبێ. ئەگینا ئەو داهاتە لە عێراقدا بەدەست دێ زۆر زیاترە لە ئیمارات، بەڵام ئەوان چونکە خاوەنی سەرکردەیەکی دەستپاک و نیشتیمانین بەردەوامە لە خزمەتکردنی زیاتر. ئەم جارەیان لە ئیمارات نا بەڵکو لە وڵاتێکی تری عەرەبی لە داهێنانی ئەم جارەشدا شارێک لە نەبوونەوە بنیاد دەنێ بە شێوەیەک کە وێنەی نەبووە. شارێک لەسەر شێوەی گوڵ داهێنانی ئەم جارەی ئیماراتە. کۆمپانیای بواری خانوبەرەی ئیماراتی URB پرۆژەی دروستکردنی شارێک لە وڵاتی کوێ دەست پێ دەکا. شارەکە وەها دروست دەکرێ زیاتر بە پێڕۆشتنی تێدا بێ وەک وەرزشێک. ئەم شارە 20,000 خانوو لە خۆ دەگرێ کە دەتوانێت زیاتر لە 100,000 کەس نیشتەجێ ببێت تایدا. ژیانێکی بە دوور دەژین لە کاربۆن و دووکەڵی ئۆتۆمبیل لەبەرەوەی پشتدەبەستێ بە سەرچاوەی زیرەک لە دابینکردنی وزەدا. ئایا حەز دەکەیت ئیمارات کارێکی هاوشێوە لە عێراق یان کوردستانیش بکات؟